چەند ڕۆژێکە پەرلەمانی عێراق پەکی کەوتووە و ئەندامەکانی دابەش بوون بەسەر دوو بەرەدا، بەرەیەکیان لەگەڵ مانەوەی دەستەی ئێستای سەرۆکایەتی پەرلەماندان و بەرەیەکی دیکەیان کە بە پەرلەمانتارە مانگرتوەکان ناسراون سوورن لەسەر هەڵوێستەکانیان و هەڕشەی ئەوە دەکەن دوای هەڵبژاردننی دەستەیەک بۆ سەرۆکایەتی پەرلەمان یەکەم کاریان سندەوەی متمانە دەبێت لە حەیدەر عەبادی و کابینەکەی. دوای کە هەیئەت ریاسە کامل بوو سەرۆک و دوو نائیبەکان استجوابەکەش حازرە، ڕئیس وزەرایە حازرە بێ بۆ مەجلیس النواب، ئەو وەختەش قسەی خۆمانەکەین و خۆشی قسەی خۆیەکە و بزانین چۆنە بێت. هاوکات لەگەڵ پەکەوتنی پەرلەمانی عێراق لایەنە سیاسیەکانیش بەردەوامن لە کۆبوونەوەکانیان بۆ چارەسەرکردنی دۆخەکە. مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدریش داوای کۆبوونەوەی بەپەلەی هەر سێ سەرۆکایەتیەکەی کردووە تا ڕێک بکەون بۆ دەنگدان بە کابینەیەکی نوێی تەکنوکرات کە دوور بێت لە دابەشکاری حزبی و مۆڵەتی 72 کاتژمێری بۆ سێ سەرۆکایەتیەکە داناوە تا لەسەر کۆبوونەوەکەی پەرلەمان ڕێک بکەون. پەرلەمانتارە مانگرتوەکان چەند ڕۆژێکە بانگێشە بۆ ئەنجامدانی دانیشتنێکی پەرلەمان دەکەن، بەڵام بەهۆی تەواو نەبوونی ڕێژەی یاسایەوە دانیشتنەکە بۆ ڕۆژی دووشەمە دواخرا. پەرلەمانتارێکی مانگرتوش دەڵێت وەکو ڕێزێک بۆ بۆچوونەکانی تر ئەو بڕیاریان داوە. وەکو ڕێزێک بۆ لایەنەکانی دیکە کە داوای کاتی زیاتریان کردبوو بۆ ئەوەی بگەنە بڕیاری کۆتایی و بێنە ڕیزی ئێمەوە لەگەڵمان هاوڕامن بۆ چاکسازی. بڕیارماندا دانیشتنەکەمان دوابخەین تا کاتی زیاتریان هەبێت. بەپێی زانیاریەکانی NRT بەشێک لە پەرلەمانتارە مانگرتوەکان ئیمزاکانیان کشاندوتەوە بۆیە ژمارەی یاسایی تەواو نەبووە بۆ ئەنجامدانی دانیشتنەکەی پەرلەمان. پەرلەمانتارێکی کوردیش کە لە مانگرتوەکانە دەڵێت یەک ڕیزی کوردی پێشێل نەکردووە. کە ئەمڕۆ ئێمە لە کۆبوونەوە دانیشتنمان هەبوو لە دانیشتنەکە بڕیاردرا لەسەر ئەوەی ئەوە بڕیارەکانی ئەمڕۆ کە خۆم دانیشتم لەگەڵیانە بڕیاردراوە لەسەر ئەوەی کە چۆن ئێمە پشکی کورد دیفاعی کردووە لە ئەو شارزێباری لە کاک دەرباز لە بە هەمان شێوە لە کاک فریاد بە هەمان شێوە بێ دیفاع بکە لە کاک شێخ ئارام دواتر هەمان کاندیدی هەبێتەوە. چوارشەمەی ڕابردوو بەهۆی دەنگنەدان بە لیستە نوێیەکەی عەبادی بۆ کابینەکەی بەشێک لە پەرلەمانتاران لە ناو هۆڵی پەرلەمان مانیان گرت و ڕۆژی پێنجشەمەش سەرۆکی پەرلەمان و جێگرەکانیان لە پۆستەکانیان لابرا، بەڵام تا ئێستا سەرکەوتوو نەبوون لە هەنگاوەکانی تریان بۆ هەڵبژاردننی دەستەیەکی نوێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان. ئەوەی ماوەی چەند ڕۆژێکە لە پەرلەمانی عێراق دەگوزارێت بەشێک پێیان وایە کە کودەتایە، بەشێکیش پێیان وایە کە پرۆسێکی سیاسی دیموکراسیە، بەڵام لە نێوان ئەم دوو بۆچوونەدا ماوەی چەند ڕۆژێکدا گەورەترین دامەزراوەی یاسادانان پەکی کەوتووە. چاودێرانی سیاسیش پیان وایە ئەگەر ئەم دۆخە بەم شێوازە بەردەوام بێت عێراق بەرەو ئاڵۆزی زیاتر دەچێت. ئومێد محەممەد NRT باغداد.